ئەو وێنەکێش و ڕزگاربووی کۆمەڵکوژیەکە. لە ساڵانی 1970 وەختێک ڕژێمی سەدام حوسێن هەستا بە سوتاندنی گوندەکانی کوردستان و زیندە بەچاڵکردنی دەیان هەزار خەڵکی سڤیل، عوسمان ئەحمەد شایەت حاڵێکی ڕووداوەکان بوو. لە دوای ڕزگاربوونی لە کۆمەڵکوژیەکە کە بەپێی راپۆرتە جیاوازەکان لە نێوان 100,000 بۆ 180,000 کەس لە خەڵکی سڤیل بە ژن و منداڵ و پیرەوە تێیدا بوونەتە قوربانی، عوسمان بڕیار دەدات هەموو ژیانی تەرخان بکات بۆ دیکۆمنتکردنی ئەو ڕووداوانە و وەستانەوە دژی جەنگ و توندوتیژی لە ڕێی کارە هونەریەکانیەوە. خۆم شاید حاڵی ئەنفال بووم لە ئەنفال کە 1970دا خۆم یەکێ بووم لەو کەسانی کە بە چاوی خۆم ئەو دێسووتاندن و قەتڵ و عام و کوشتانە و مەرگە ساتانەم بینی. من لەگەڵ خۆمە ئەو کاتانش هینی ئەوەمدا قەودی ئەوەمدا کە ئەگەر بە زیندوی مام هەموو دنیا ئاگادارکەم لەو کوشتن و بڕینانت. عوسمان ئەحمەد زیاتر بە شێوازی هەڵکاریەوە خەریکە کە جۆرێکە لە شێوازەکانی وێنە کێشان. سودبەخشە یان بڵێن وەکو دەرمانێک وایە بۆ ئەوەی کە من بتوانم ئازارەکانی خۆم پێ دەربکەمە دەرەوە یان ئیسراحەتی پێ بکەم. لەو هێڵکاریانەی عوسمانەوە ڕوومەتی تۆقی و ترساو دەبینیت. لە زۆرێک لە کارەکاندا هەزاران خەڵک کە لە گوندەکان کۆکراونەتەوە و بەڕیز وەستاون و بەرەو مەرگ دەڕۆن. لە ڕێخەتەکان وانە ئەو چیرۆکانان وسمانێکە ڕۆژانە لە ئەخبارە لە بینینە لە بەرکەوتەکانمان لەسەر جەنگ و توندوتیژی دژی مرۆڤ ئەیبیستمەوە یا ئەیبینەوە. لەگەڵ ڕووداوەکانی ساڵانی هەشتا و جەنگەیەک لە دوای یەکەکانی ئەم ناوچەیە و بە تایبەتیش ئەو جەنگانەی کە ڕوبەڕووی نەتەوەی کورد بوویەوە، ئەو دەیەوێت لە ڕێی کارە هونەریەکانیەوە پەیامێک بە هەموو جیهان بگەیەنێت. توانین بە شێوێک لە شێوەکان دنیا ئاگادار بکەین کە ئێمەش وەکو ئینسان پێویستمان بە سپەیسێکە بۆ ئاسوودەیی بۆ ئاشتی بۆ ئەوەی وەکو مرۆڤێکی مرۆڤەکانی تر لە دنیا بە ئازادی بژین. عوسمان ئەحمەد لە ئێستادا لە کارگەی کللتور لە شاری سلێمانی هەستاوە بە نمایشکردنی کارە هونەریەکانی کە هەمویان بەرجەستەکردنی ئازار و مەینەتیەکانی جەنگن. ئەو بوو لە پرۆژەیەکی 5 ساڵیە توانیم کە دکتۆراکەشم بەدەستبێنم بە دروستبوونی زیاد لە 1000 هێڵکاری کە هەمووی باس لە چیرۆکەکانی مەرگەساتی خەڵکی ناو ئەنفالەکە لە ناو نوگرە سەلماندا. لە ساڵانی 1970 ڕژێمی سەدام حوسێن هەستا بە کۆمەڵکوژیەک دژ بە کوردانی سڤیل لە گوندەکانی کوردستاندا و لە چوارچێوەی پرۆسەی بە عەرەبکردن کە بە گوێرەی داتاکانی حکوومەت یاریمی کوردستان نزیکی 182,000 خەڵکی سڤیل تێیدا بوونەتە قوربانی. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.